الو ناتيق چی؟ كاكا زامنا وناطقة بس من حزكم توزي ناسكي كمو ناتيق بەڵێ سەرچاوم باشی تۆ ناتيق جوا بغيرا بەڵێ توزي بارم هي اوا 15 دفتريكا ئێ حز ناكم لما والله من بالدنيا هزار دزيك بياو خلافيك اويك سيقم بخوش منية بباوك منية ئەی بەنیازی چی لێ بکەی؟ والله لا يخوبهم داني بياوانا تيجي ئێ ازانم تو دولماني بيوسي ببارنية ئەوە چی ئەڵێ بۆربەرینگە شکاوە؟ والله خيالكم بربرني شي ناتير جان جولا من بغدا بەڵێ من زانتو كابرايكي متمكني بمليون دولار ليك جابا او باري من لاي جنابه به کاکە من پارەی خۆم لێ زیادە پارەی تۆ بێتە سە پارەی من ناتيق رجال ليكم ناتيق ئێ کاکە با لە ماڵی خۆتا بێ كوي مالي خو من جاخو دڵدار ببینە خۆم کوڕێک منەڵی جوێرەکەی بەخوا مشتێکە خوا ئەوەش خوا واز لەوە بێنە لە ماڵ و داینانم ئەبەد ئێ بیدە دوکانداری ئیشێکی پێ بکە یان نووسینگە یەک شتێک چاوە ڕاستەکەم ناتیق ژیان تۆ پارێ لە برای خۆت وەرگرە بینی خۆم خۆت بەس ناتیق ئامان ناتیق کەس نەزانێت کە من پارە ماویتە تێ ئێ وەڵڵاهی ئەی چۆن کەس نەزانێ ئەی نابێ شتێک لە بەی نابێ کاکە خۆم و خۆت و فتق چی؟ فتق فتقنا فقط فەرق ناکە الحكم لله کاکە پارەکە بێنە ناتیق ئەمڕۆ پارەکە بۆ هێنم بەس ناتیق ئامان کەس نەزانێت کەس نازانێت کێشەمان نیە لەگەڵ تۆی چم پێ ناکرێ خۆزگە برادر نەبوویتە کاکە من نامەوێت کەس بزانێت کە کەس بزانێ عین کەواتە زانن کەس بەوێت کە من پارەم هەیە آخر چۆنە بە کەس نەزانێ کاکە ئەگە پارەکەت شتێکی لێ هات ئەگە داوات کردەوە ئەم بۆ لای خۆ تۆ پارەت هێز کرد بەس ئەوەیە کە من ئەو 15 دەفتەرم مایت هەیە ناتیق ئامان کەس نەزانێت باشە الحكم لله کەس نازانێ خەمە نەبێ تەواو الحكم لله کاکە چار نییە دەبێنە بە بیخەمە سەر پارەکانی خۆم چار نییە لەگەڵ تۆ چی بکەم من تۆزێ ئیشمەیە دەرچوونم هەیە بە پەلەم دەربەچۆ بە قوربانە بم یەک تۆزی کە من یم وەرە بۆ لای شۆخەکان لەوێ پارەکە دێمێ باشە بەسەر چاو وا دێ یاڵا خوا حافیز بای من بە گۆشەکە و بێم کوڕی نەبا بە گۆشەوە و شوێکی خوتۆناتی بۆ خەو وای لە قەزا لە قەمری باوکم با بڕۆ ئەوە بۆ لێ ڕاوەستایی مراقبی باوکتەکەی والله مراقبی چی جۆ بگرە ئیشێکی زەڕورم بۆ هاتۆتە پێشەوە ئەچم یەک دەقەم پێچێ و یەمەوە سەلاجەکە تەماتی تیا دەریەکەیت یەک تەماتەوە ڕۆن دروست دەکەیت سەمونی زەهێنمەوە چیل لێکەوە غەددار زانتا چێ پێێتە ئەمە هینی تایە ئەمە لەفافی تایە نەفاوی چی کە حەمە سەعید دراوسێمان تووشی مایەسیری بۆ چم بۆی پاکەم یاع لە خۆ یاع لە باوکە چۆن باوەڕێ یاع چی دە زانتاکە هینی تایە ناڵم لەفاف بەڵام ڕۆنی زۆر تێ نەکەی با تووشی کۆڕسڵۆڵ نەبین ئەستێ بۆ خۆزان زانتاکە چیتە با تەلەفۆنشم سادق بکەم تەلەفۆنم سادقی بکەم لە ماوە سادق وەرە فریام بکەوە ياهما مشكلة يا الله خير دلدار يا اخوة هجرونا دا بيدي سانو الو الو مام صادق باشی الو دلدار شوني باشم خوش بسلام بيجي مام صادقەوە حاڵەمەتی داینە شلون با میک نەوانە سرف ناکەوە پاس دەفتەری بردو برادەرەی کەچیم پێم گوتی وەرە ژم لە بینە ژم لە ناینی يعني من يستابين مام صادق ڕزای دەکەم وەرە فریامان بکە وەرە ماڵمان باش کۆ مشکلە حەلکەین باشا وهاتم باشا وهاتم دە باش خواحافیز سرچا يا الله خير بيسانو لا حول ولا قوة إلا بالله نازانم کاکە ناتیق بۆ دیار نەبوو نە لەو سەر نە لەم سەر خێرا بێ ئەم پارەی تەسیم کەم بەخوا لای منە فەوتێ دەی ناتیق پێیا بە ئەوە ڕاوەتە لێرە منم ڕاوەتە ناتیقی برام کاکە ناتیق باشیت سەرچاوم کاکە شەریف گیان باشی ئەمانەتەکەم بۆ هێناویت دەست خۆش بێ 15 دەفتەرە بە قوربانە بم خەمە نەبێ لە سەر ئەمە یەک زەلام نەزانێت کە من پارەم ماوە خەمە نەبێ یەک کەس نازانێ پارەدا هیچ سیقم بە کەس نییە من پارە ماویتە تێ نه یەک دیینار نەداوە پێم پیاوی تۆکەی پارە یاوە بە من وەنیە نه ئەو ناسم نه ئەم ناسی ڕەحمە لە دایک و باوکم یەک دینارش بە من نەداوە خەمە نەبێ زۆر مەمنون خوا لەگەڵ خەمە نەبێ خواحافیز بای بای مام بای بای شەریف عینی دلدار تو تاكيدي باب الباري هي ئەلێ بە خۆی مامە بە چای خۆم دیتم لێ گوێم لێ ڕاگرت بوو یەک جانتا پارەی برد و لەو برادەری خۆی برد بو كان برادري ناوی ئەو کوڕی ناوی ناتقە
ناتق ناتقی باش دەناسم ئارە وەڵڵا کەسێکی زۆر باشە یعنی ئەم کابرایە ئەم پارەی بۆچیە نازانم چی لێ دەکات تۆش ئاوا بەو شێوەیە ماویتەوە معقولە مامەجە من لە ئەو ڕەفیقەکانی من هەر هەمویان ژنیان هەیە منداڵیان هەیە یعنی معقولە من ئێستا بێژم داوە ژمنێک لە ژنونانی کە ژنایم یەک دەفتەری دەچی دڵدار بابێتەوە بزانە چۆن ڕەزیل و ئەجا بەڕاست هەر بەخۆی ڕەزیلە بزانە چی بەسەر دێنم هەموو شتێک عایدی من ئای بەخێربێ سادقی برام ئای تۆش بەخێر بێتەوە شەریف یاخوا بەخێربیت باشی ئەحواڵت ڕەحمەت وڵاوە ئەم فترێ زوو سەردارمانەکەی کوڕە کوا زوزوات و مەڵای 6 مانگە چاوم بێرە نەکەوتووە بابا تۆ خوب بیرە نییە ئای تۆ سێرێ و قسمەت و نسیبە ئەبێ هەلو تەماتە و ڕۆنە بخۆی یعنی دیستان تەماتەوە ڕۆنە ئەزانی چۆن لە دنیای نییە بە ئەڵقە پیاز و تەماتە و تەرتیباتەوە نییە بیبەری پێوەکەی ئەرێ کاکە تۆ واز لەم تەماتۆ ڕۆنە نایەنی وەڵڵاهی ماڵ و مناڵەت هەمووی بوون بە ڕەجل الحەدیدیەوەنێ ئەم تەماتۆ ڕۆنە بخۆن ئێتە بیگۆڕە ئەزانی چۆن ئەوە بۆ سیحات باشە زۆر مهمە جا بە ئەڵقە پیاز و تەرتیباتەوە نییە تۆ باوەز لە مەوزوع بێنی بەڵێ کاکە تۆ هەتاکەی ئەم ڕەزیلیە هەتاکەی ئەم پیسکەیە کاکە پارە بۆچی باشە پارە بۆ ژیانە بۆ بەختەوەریە بۆ خۆشیە کاکە گەنجێکی ئاوا هەتا ئێستاوە قوربەسەرە ماوەتەوە بەبێژن باشە تۆ ئەم پارێت بۆچیە کاکە بۆ نژنێ بۆ ئەوە نایەنی بۆ خزمەتێکی ماڵەکەی خۆتی پێ ناکەی ماڵ و مناڵەکەت جاشەڵڵا سادقی برام هەبوایە دەی بەخوا من زۆر باشە دەناسم پارەشت هەیە بەڵام ئەم ڕەزیلێ واز لێ نایەنی ئەخ نیمە تۆ لە خۆتەوە قسەی چیەکەی بەسەری تۆ نیمە نا بەسەری خۆت ئەی ئەگەر شاید هەبوو تۆ پارەت هەیە کوا شاید چییە دڵدار بەڵام باوکت پارەی نییە بەڵا بەخۆم جونی و مامەجان لێ ڕاوەستا بووم گوێم لێگرت یەک جانتا پای لۆ برادەرەی مراقبەی باوکتەکەی ها ناتق برادێکی هێنای ناتقات زۆر دەوڵەمەندە زۆر باشێ ناسم ئینسانێکی زۆر ڕازگە و ڕێکوپێکە یعنی من پارە لای ناتیق دابنێم ئەی بۆنە بیا قەزابی کاکە سادق تۆ خۆ نازانی ئەو ملیۆنێرە بە $1 ملیۆن ڕێ واحید ئاساییە چووی پارەکە لە لادانەوە و توتا بۆم هەڵگرێ و کەس نەزانێت چونکە ئەمە عادەتی خۆتە باوکم مەناعەتم نییە بڕۆ چیم بۆ لای ناتیق ئەگەم من 15 دەفتەرم لای ئەو دانابوو بۆ خۆتان شەریف ئەت بەمە لای چین ئەگەر قسەی دڵدار ڕاست بێ لێت قبول ناکرێ ئەم تەواو بەس هەتاکەی ناتیق درووەکە نە ئینسانێکی زۆر زۆر ڕاستگۆی من باشێ ناسم وەنی ڕێک ڕاست فەرموو بابچینە لێ بابچی بۆلە فەن فەن